باڵێ هەندرێن زۆر سپاس لە ستودیۆی کراوەی کوردستان 24 لە شەشەمین ئێڤێنتی تێدێکس نیشتمان کە تێیدا 14 قسەکەر لەم ئێڤێنتەدا بەشداریان کرد و باسییان لە ئەزمون و هەروەها ئەو هەنگاوە گرنگانە کرد کە پێویستە گەنجانی خاوەن ئەزمون لە کوردستان بۆ گەیشتن بە ئامانجەکانیان بۆ بەرەو پێشبردننی زیاتری کوردستان پێویستە ئەو هەنگاوە گرنگانە بنن هەروەها باسییان لە ئەزمونەکانی خۆیان کرد و لینکی ئەزمونانیان گۆڕیەوە لەگەڵ ئەو گەنجانی کە لێرەوە کوێگەر بەشدار بوون 5000 کەس لە ئێڤێنتەکاندا لە چەند تایمی جیاوازدا بەشداریان کردبوو هەروەها 50 بزنس لێرە نمایشکران کەسانی خاوەن بەهرە داهێنانەکانی خۆیان وەکو بەرهەمی خۆماڵ و ناوخۆیی لە هەرێمی کوردستان لە چەند شوێنی جیادا لە ئەم پێشانگایەکی تایبەتدا لەم ئێڤێنتەدا نمایش کرد. کوردستان 24 سپۆنسەری سەرەکی میدیایی ئەم ئێڤێنتەی کردووە. ئێمە لایەنە گرنگەکانی ئێڤێنتەکە باس دەکەین بە تایبەتی ئەو هەوڵانی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیدات بۆ بەرەو پێشبردننی زیاتری کوردستان لە هەموو بوارەکانەوە بە تایبەتی دروستکردنی گەنجی سەرکردەوە گەنجی خاوەن ئەزمون و خاوەنکار. من مامۆستایەکی بەڕێزی زانکۆم لەگەڵا کە ئەزمونی هەیە لە بواری هەم تەکنۆلۆژیا هەم زمانەوانی و زمانی کوردی ئێستا لە زانکۆی کوردستان هەولێر مامۆستای زمانی کوردی و هەروەها چەندین پرۆژەی جیاوازی لە بواری گرێگیدان بە زمان و هەروەها تەکنۆلۆژیا بۆ فێربوونی زمانی کوردی داوە. بەڕێز مامۆستا حوسێن حەسەنی زۆر بەخێر بێت. بەڕێزت لە ئێڤێنتەکەدا قسەت کرد باست لە تەکنۆلۆژیا و زمان کرد پەیوەندی ئەم دووە بەیەکەوە چییە ویستی چه پەیامێک بگەێنی؟ من مامۆستای کۆمپیوتەر بەڵام لە بواری بەکارهێنانی کۆمپیوتەر بۆ زمان دکتۆران خوێندووە. هەمووی ئیشی دکتۆراکەم لەسەر ئەوە بووە کە چۆن بتوانین تەکنۆلۆژی بەکاربێنین کە زمان گەشە بکات. زمان قسەی پێ دەکرێت بەڵام لە کاتی تەکنۆلۆژیادا وەک ئەوەی کە ئێستا تەرجەمە دەکرێت یا بتەوێ ئەگەر تەکستێک هەیە کە نووسراوە بە کوردی بتەوێ بە دەنگ بیڵێ پێویستت بەوە هەیە کە تەکنۆلۆژیا ئەو تەکستە بخوێنێتەوە بیکاتە دەنگ دەنگە بۆت بکاتە تەکست. لە زۆر بواری دیکەدا مەسەل ناسینی زاراوە کەسێک کە قسەی کرد کۆمپیوتەر بتوانێت بڵێ ئەوە زاراوەی کەرکووچیە زاراوەی هەولێریە زاراوەی خۆشناوەتیە زاراوەی بادینانە. لەو بوارەدا گەیشتنەوە چ ئاستێک؟ لەم بوارەدا لە زۆر ئێمە تواناکانمان بەری تەسکە چونکە لە شوێنی تر من لە وتاری ئەوڕۆدا باسم کرد لە ئوروپا یەکێتی ئوروپا ساڵانە بە بلیۆن دۆلار یۆرۆ لەسەر ئەمە پارە سەرف دەکات. لە زانکۆکانیان مختبەریان هەیە بۆ ئەوان بە هەزاران پسپۆر لەگەڵ ئەم لەسەر ئەم بوارە ئیش دەکەن. ئەمن لێرە خۆمم لەگەڵ تەڵەبەکانی خۆم لەسەر ئەمانە توانیمانە لە بواری جۆر بەردۆردا ئیش بکەین لە بواری جیاکردنەوەی دایالەکتەکانی کوردی زاراوەکانی کوردی. ئێستا لەسەر ئەم باسەی کە باسم کرد تەڵەبەم هەیە ئیش دەکا لەسەر خوێندنەوەی یا بە تەکستکردنی نووسراوە و شتێک کە ڕەسمیمان هەیە بەڵام بە تەکست نیمانە. چەندە دەوڵەمەندیمان هەیە لە 100 ساڵی ڕابردوودا هەمووی ئەو تەکستانە ئێستا ماونەوە. ئەو تەکستە ئەگەر کۆمپیوتەر نەتوانێت بیخوێنێتەوە وشەکانی ناتوانین دەربێنین. باش مامۆستا ماوەی چەند ڕۆژێک بەر لە ئێستا یادی ڕۆژی زمانی کوردیمان کردەوە. زۆر گلەی لەوە دەکرێت کە زمانێکی ستانداردی کوردی نیە. ئەم تەکنۆلۆژیایی کە ئێوە باسی دەکەن دەتوانێت کار لەسەر ڕێکخستنەوەی زمان بکات زمانی دایک بە تایبەتی وەکو ئێمە وەکوونەتەوەی دەتوانێت چۆن ئەگەر یارمەتی بدرێت. یەکێک لەو ئیشانەی کە یەکێک لە تەڵەبەکانی من کردێتی ئەوە بووە کە ئێمە تەکستەکانی قوتابخانە کە ئێستا بەکاردێ لە کوردستان ئەوانەمان بە یارمەتی وەزارەتی پەروەردەکە دایان لە تەکستەکان وەرمان گرتووە هێناومانە بۆ ئەوەی کە کاتێک دەتەوێت هەڵا چنت ببێت بە کۆمپیوتەر لە تەکستی پارا و بتوانی بەکاری بێنی. ئەوانە یارمەتی دەری ئەو شتن بەڵام
ئیشەکە پێویستی بە یارمەتی هەموو لایەنەکەیە. باشە چەندە پێشوازی لەم پرۆژەیەوە بیرۆکەی ئێوە کراوە تا چەندە هاوکار بوونەوە بۆی بتوانن بە کردەی جێبەجێ بکەن و خزمەتی خۆی بکات. دەزان ئەوەی ئێمە دەیکەین لە زانکۆ و ئاکادمیا هاندەر دەبێت، بەڵام ئێمە چونکە کاری بیزنس ناکەین، ئەم شتانە دەبێت میدیا مەسەن بتوانێت یارمەتی بدا هەر ئێوە خۆتان هەڵەچنتان بوێت. دەبێت ئەو کەسانێک کە لەو بوارە ئیشیان کردو بتوانن یارمەتیان لێوەربگرن بۆ ئەوەی شتیوا بەکاردێنن. شتێکمان کردبوو چەند ساڵ پێش کە تا ئێستا بەکار نەهاتووە، ئەویش ئەوەیە کە بۆ کەسانێک کە نەبیستن دەبێت ئەو شتانەی کە لە میدیا دەکوترێت بۆیان دووبارە بە زمانی ئیشارە بکوترێتەوە. باشە لەم ئیڤنتەدا توانیتان ئەو پەیامەی کە ئێستا هەتانە بیگەێنن و پێتان وایە کاریگەر دەبێت هەم لەسەر پرۆژە و پلانەکانی خۆتان هەم بۆ گەنجانەی کە چاو لە ئێوە دەکەن بۆ گواستنەوەی ئەزمونەکانیان. ئەمن هیوام ئەوەیە چونکە ئەوڕۆ داوا لە گەنجەکان بوو کە ئەوان بتوانن یارمەتی دەربن، بەڵام بۆ ئەوەی کە ئەم شتە بڕەخسێ تەنیا ئیشی تاکە کەسی ناتوانێت بێت. ئەمە ئیرادەیەکی زۆر گەورەتر لەوەی دەوێت، زانکۆکانی دەوێت، کۆبوونەوەکانی جیاوازی دەوێت، لە بواری دکتۆرا خوێندنی دەوێت، لە بواری ماجستێر خوێندنی دەوێت، پرۆژەی جۆر بە جۆری دەوێت، بە کەرتی تایبەت دەبێت یارمەتی بدا وەک شوێنەکانی تر بەڕاست. زۆر باشە، زۆر سپاس بەڕێز مامۆستا حوسێن حەسەنی مامۆستای زانکۆی کوردستان هەولێر، زۆر سپاس کە لێرە لەگەڵمان بووی. بەڵێ هەندرێن لە ستودیۆ کراوەی کوردستان 24 لە شەشەمین ئیڤنتی تێدێکس نیشتمان بە سپۆنسەری میدیای کوردستان 24 لەگەڵتان بووم.